ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە شاری سلێمانی پێشوازی لە وەفدێکی باڵای یەکێتی نیشتیمانی دەکات. بۆ زانیاری زیاتر لەم بارەوە ڕاستی حەمامین پامنێری پێم لە شاری سلێمانیەوە لەگەڵم دەبێت. ڕاستی سڵاو لەبێت ئەفدا باڵاکەی یەکێتی لە کێ پێکاتون و قسە لەسەر چی دەکەن لەگەڵ ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی. وڵێ سڵاو لێەوە لا بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارەکەمێک لەمەوە بەر وەفدێکی باڵای مەکتەبی سیاسیکێتی نیشتیمانی گەشتە بارگای ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی و لەلایەن ڕێزدار محەممەد حەکیم و کارگەر ئەنجومەنی سیاسی و هەروەها مامۆستا ڕێبوار حەمەد ئەندامی ئەنجومەنی سیاسی و چەند ئەندامێکی سەرکردایەتی کە حاجی فاروق عەلی و هەروەها مامۆستا عەبدولقادرەوە پێشوازیان لێکرا لە وەفدەکەی یەکێتی نیشتیمانی. کۆبوونەوەکەوە پێی زانیاریەکانی ئێمە بۆ تاوتوێکردنی پەیوەندیت و قۆڵەکانی نێوان هەردوولایە. کۆمەڵی ئیسلامی بڕیاری داوەکە بە پەیوەندی سیاسیەکانی دەچێتەوە و لە دوای هەڵبژاردنەکانی 30 ئەیلولی پەرلەمانی کوردستانەوە زنجیرەیەک دانوستان و گفتوگوی لەگەڵ لایەنە سیاسیەکان دەست پێ کردووە بەبێ گوێدانەوەی کە ئەم لایەنە سیاسیە لە نێو حکوومەت یاخود لە دەروی حکوومەتە. ئەوەی کە هەیە ئێستاکە گفتوگۆکردن لەسەر پەیوەندیت و قۆڵە سیاسیەکانی نێوان هەردوو پارت یەکێتی نیشتیمانی و کۆمەڵی ئیسلامی. هەروەها بڕیار وایە کە یەکلیستی لایەنە کوردەکان لە ناوچە دابڕێراوەکان گفتوگۆی لێوە بکرێتەوە تەوەرێکی دیکەی کۆبوونەوەکەیان بێ. زایدەن هەروەها کە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدادشێکی دیکای بێتە تەوەرەکان. کۆبوونەوەکە لە ئێستا بەردەوامە پێدەچێت کۆنگری ڕۆژنامەنووسیانە بێت. ئەمە زانیاریەکانی لە ئێمە بوون. ڕاستی کۆمەڵی ئیسلامی بڕیاری داوە بە پەیوەندیەکانی لەگەڵ لایەنە سیاسیەکاندا بچێتەوە. تا چەند ئەمە پەیوەندی بەم بابەتەوە هەیە لە کاتێکدا یەکێتی نیشتیمانی سەردانی کۆمەڵی ئیسلامی کردووە. بەڵێ وەک ئاماژەم پێکرد کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردوودا چەند سەردانێکی کرد بۆ سەر جەملای لایەنە سیاسیەکان بەوانەوە کە ئۆپۆزیسیۆن و بەوانەشەوە کە لە حکوومەتی هەرێمدان و لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمدان ئەمە هیچ جیاوازێکی نەکردووە. کۆمەڵی ئیسلامی بڕێداوە پەیوەندیەکەی خۆی دابڕێژێتەوە. پێشتریش ئاماژەم پێکرد ئەم پێشوازی ئەمڕۆی ئەنجومەنی سیاسی لە وەفدە باڵاکەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لەو پیاناوەدایە بەوەی کە پەیوەندی سیاسیەکانی لەگەڵ سەر جەملایەنە کوردستانیەکان بەهێز دەکات بە ئامانجی ئەوەی کە حکومڕانێکی دادپەروەرانە بێتە کایەوە. ڕاستی حەمامین پامنێری پێم لە شاری سلێمانی و سپاس بۆ زانیاریەکانی تر.